پەرلەمان یەکەم وادەی کۆبوونەوەی بۆ دیاریکراو ڕۆژی دووشەممە کۆ دەبنەوە لە هەرێمی کوردستان. نرخی نەوتیش لە بازاردا باش دابەزیوە. چەند هۆکارێک وای کردووە کە نرخی نەوت دابەزێت لە بازاردا لە گەشتی هەواڵەکانی ئەم جارە و لەگەڵ چەند هەواڵێکی تردا بۆتان باز دەکەم. سڵاوتان لێبێت. پەرلەمانە تازەکەی هەرێم وادەی یەکەم کۆبوونەوەی بۆ دیاریکراو ڕۆژی دووشەممەی داهاتوو دەچنە هۆڵی پەرلەمان و ئیتر ئەرکەکەیان تا 4 ساڵی دیکە دەست پێ دەکات. وتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دڵشاد شەهاب لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەمڕۆ ئاشکرای کرد بە فەرمانی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی ڕۆژی دووشەممەی هەفتەی داهاتوو 2/12/2024 یەکەم کۆبوونەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. لە یەکەم دانیشتندا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی پەرلەمان بانگی بەتەمەنترین ئەندام دەکات بۆ ئەوەی ببێتە سەرۆکی دانیشتنەکە. ئەم سەرۆکە ئەرکەکەی دیاری کراوە و سەرپەرشتی سوێندخواردن و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دەکات. لەم خولەدا محەممەد سلێمان محەممەد سەرۆکی لیستی نەوەی نوێ و بەدلا سلێمانی بەتەمەنترین ئەندامە و 76 ساڵە ئەو دەبێتە سەرۆک و کۆبوونەوەکە بەڕێوە دەبات. لەبەرەوەی سەرماوسۆڵەی ئەم زستانە هێشتا بە تەواوی ناتووە بۆیە نرخی بەرمیلێک نەوتی سپی ماڵان باش دابەزیوە و نەوتفرۆشەکانیش هاواریان لێستاوە. ئەمڕۆ نرخی یەک بەرمیل نەوتی سپی بە 155,000 دینار و 15,000 دینار نرخەکەی دابەزیوە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو. شەروان حەسەن فرۆشیارێکی نەوتەوە بە 964 وت نەوت خواستی خەڵکی لەسەر نییە. نرخەکەشی لە 170,000ەوە بۆتە 155,000 دینار و بەو نرخە دەگەێنە بەردەم ماڵەکان. ئەو نەوت فرۆشە وتیشی دابشکردنی نەوتی حکومی کاریگەری زۆری هەیە لە سەردابەزینی نرخەکەی و بازاری فرۆشتنی تەواو لاواز کردووە. هەروەها گۆڕانکاری لە نرخی دۆلار هۆکارێکی دیکەیە و خواستی خەڵکیشی بۆ کڕین نەماوە و پێشووتر نەوتی خۆیان ئەمبار کردووە. 698 خوێندکاری دیکە چانسی یاوەریان بوو ناویان لە زانکۆ و پەیمانگەکانی کوردستان هاتەوە وەرگیران. ئەمەش لە ئەنجامی پڕکردنەوەی فۆرمی کورسی بەتاڵ. ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت دوایەوەی وەزارەتی خوێندنی باڵا لە پێناو ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی ئەوانەی ناویان لە هیچ شوێنێک نەهاتبووەوە دەرگای پێشکەشکردنی کردەوە. لە ئەنجامدا 698 خوێندکاری دیکە با شێوازی زانکۆلاین پارالێڵ و ئێواران ناویان لە زانکۆ و پەیمانگەکان هاتەوە بە پێی کۆنبرەکانیان بۆ ساڵی خوێندنی 2024-2025 ناویان گەڕاوەتەوە. ڕۆژی یەکشەممە 3/11/2024 ئەنجامی زانکۆلاین ڕاگەیەنرا و زیاتر لە 43,000 خوێندکار ناویان لە زانکۆ پەیمانگەکانی کوردستان بۆ وەرزی نوێی خوێندن دەرچوو. پرۆژە دڵناسکەکەی ئاوی خاص لە قەڵاتزێ دیسانەوە لە کار کەوتەوە. ئەم جارە بەهۆی هەورە بروسکەوە شۆرت لە کارەباکەی دروست بووە و ئاو بەسەر ماڵاندا دابەش ناکرێت. مارف محمود بەڕێوەبەری پرۆژەی ئاوی خاص لە قەڵاتزێ ئەمڕۆ سێشەممە بە 964 وت لا دوێنێەوە کارەبای پرۆژەکە کوژاوەتەوە بەهۆی دروستبوونی شۆرتەوە لە هێڵی سەرەکی کارەبای نیشتیمانی. وتیشی شۆرتەکە بەهۆی هەورە بروسکەوە بووە بەشی کارەبای پشدەرمان ئاگادار کردوێتەوە لە هەوڵی چارەسەرکردنیدان. بە قسەی مارف محمود بێت پرۆژەکە 5 مێگاوات کارەبای پێویستە بۆ کارپێکردنی بۆیە دامینکردنی لە ڕێگەی مۆلیدەوە خەرجی زۆری دەوێت کە بە بەردەوامی کاری پێ بکەن. دەشڵێت کێشەکە چارەسەر نەکرێت گرفتی کەم ئاویمان بۆ دروست دەبێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە هەواڵێکی تاڕادەیەک دڵتەزێنە لە زاخۆ ڕوویداوە. ئەمڕۆ لە زاخۆ گەنجێک بە چەقۆ هەڵی کوتاوەتە سەر گەنجێکی دیکە و لە ئەنجامدا گیانی لەدەستداوە. ڕووداوەکە دوانیۆڕۆی ئەمڕۆ لە زاخۆ ڕوویداوە لە بەردەم چایخانەی فەتووی بەناوبانگ. چایخانەی فەتووی یەکێک لە چایخانە بەناوبانگەکانی زاخۆ لە بەردەمەوە شەڕە چەقۆ لە نێوان دوو گەنجان ڕوویداوە یەکێک لە گەنجەکان گیانی لەدەستدا. مقەدەم ئەحمەد ڕەمەزان وتەبێژی پۆلیسی زاخۆ بۆ 964ەوەی وت و پشتڕاستی کردەوە کە دەمەقاڵەیان بووە ئەم دوو گەنجە. لە ئەنجامدا یەکێکیان چەقۆی هەڵکێشاوە و لە گەنجەکەی تریداوە و گەنجەی کە گیانی لەدەستداوە بەهۆی چەقۆکانەوە تەمەنی 37 ساڵە و پیشەی چایچی بووە واتە لەو چایخانەیە ئیشی کردووە. دوجار ئەوەی کە چەقۆکەی وەشاندووە بکوش بووە خۆی ڕادستی پۆلیس کردووە. پۆلیس ئەڵێ دەستگیرمان کردووە لێکۆڵینەوەکان لەگەڵی بەردەوامە لەسەر هۆکاری شەڕەکەیان. پێشتریش ئەم دوو گەنجە دەمەقاڵەیەکیان هەبووە بۆیە ئەمڕۆ بووە بە شەڕە چەقۆیان و لە ئەنجامدا یەکێکیان گیانی لەدەست داوە.
ئەوەی کە سەرنجی ئەوەی بۆ ڕاکێشم لە ماوەی 5 ڕۆژە ئەمە دووەم حاڵەتی کوشتن و شەڕەچەقۆیە لە زاخۆ لە ئیدارەی زاخۆ ڕوودەدات بۆیە لایانی پەیوەندیدار پۆلیس هەوڵەکانیان شەڕ کردوێتەوە و دەیانەوێت هۆکاری ئەمە بزانن لێکۆڵینەوەکانیان دەست پێ کردووە. هەواڵەکانم پێشکەشکردن شاد بن.